سڵاوتان لێبێت من دکتۆر هەستکەریمم بە یارمەتی هاوکارانم کۆڤید-19 ئەم شەوتان پێشکەش دەکەم. سەرەتا بابزانین دەربارەی کۆڕۆنای نوێ لە کوردستان و جیهان چی دەگوزارێت. ژووری ئۆپەراسیۆنی پارێزگای هەولێر ڕای دەگەێنێت هێشتا مەترسی ڤایرەسی کۆڕۆنا ماوە و داوا لە هاوڵاتیانیش دەکات پابەندی ڕێنماییەکان بن و لە ماڵەوە نێنە دەرەوە. یازدە توشبووی دیکەی کۆڕۆنای نوێ لە هەولێر و یەکێکیش لە کەرکووک چاک بوونەوە. زانایەکی ڕووسی زانیاری مەترسیدار لەسەر کۆڕۆنای نوێ ئاشکرا دەکات و هۆشداری لە ئەگەری سەرهەڵدانەوەی شەپۆلێکی دیکەی ئەو پەتایە لە پاییزی داهاتوو دەدات. دوای ئیتالیا لە فڕەنسا لە 24 کاتژمێری ڕابردوو کەمترین کەس بەهۆی کۆڕۆنای نوێەوە گیانیان لەدەستداوە. ژووری ئۆپەراسیۆنی پارێزگای هەولێر ڕای دەگەێنێت هێشتا مەترسی ڤایرەسی کۆڕۆنا ماوە و داوا لە هاوڵاتیانیش دەکات پابەندی ڕێنماییەکان بن و لە ماڵەوە نێنە دەرەوە. هێمن قادر گوتەبێژی ئۆپەراسیۆنی پارێزگای هەولێر ڕای دەگەێنێت بە گوێرەی بڕیاری وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان قەدەغەی هاتوچۆ بەردەوامە و داوا لە دانیشتوانی پارێزگای هەولێر دەکەین پابەندی ڕێنماییەکانی وەزارەتی ناوخۆ و وەزارەتی تەندروستی بن و لە خۆپارێزی و مانەوە لە ماڵەوە سڵ نەکەنەوە چونکە مەترسی ڤایرۆسی کۆڕۆنا هێشتا ماوە. ژووری ئۆپەراسیۆنی پارێزگای هەولێر جەختیش دەکاتەوە کە هێزە ئەمنیەکان ڕاست پێدراون ڕێکاری یاسایی بەرامبەر بەو کەسانە بگرنەبەر کە پابەندی ڕێنماییەکان نابن. یانزە توشبووی دیکەی کۆڕۆنای نوێ لە هەولێر چاک بوونەوە. دکتۆر دلۆڤا محەممەد بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر ڕایگەیاند کە یانزە توشبووی دیکەی کۆڕۆنای نوێ دوای وەرگرتنی چارەسەری پزیشکی بە تەواوی چاک بوونەتەوە و باری تەندروستی بە تەواوی جێگیر بووە و بڕیار دراوە ڕەوانەی ماڵەوە بکرێنەوە. بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر گوتیشی ژمارەی توشبووان بە ڤایرەسی کۆڕۆنا لە پارێزگای هەولێر گەیشتە 52 کەس. دکتۆر سەباح نامق بەڕێوەبەری بەشی تەندروستی کەرکووکیش بە کوردستان 24 ڕاگەیاند کە توشبوویەکی دیکەی کۆڕۆنای نوێ چاک بۆتەوە و تا ئێستاش 16 توشبووی کۆڕۆنا چاک بوونەتەوە. خۆشەویستان وەک دەزانین پێش 2 هەفتە کۆمەڵێک قوتابی لەسەر ڕاستپاردەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان گەڕانەوە پاژۆی گەڕانەوە هەرێم ئەوانە کوارەنتین کران. ئێستا ئەمڕۆ ئەو قوتابیانە ماوەی کوارەنتینیان تەواو بووە بۆیە ئێستا هاوکارمان هێرۆ مەولودی کە چۆتە ئەو شوێنەی ئەو بەشێکی ئەو قوتابیانەی لێ کوارەنتین کرابوون ڕاستەوە خۆ قسەمان بۆ دەکا. هێرۆ ئەم کاتت باش ئەو قوتابیانە ئێستا کە ماوەکەیان تەواو بووە کەی بڕیارە بنێردرێنەوە ماڵەوە و ئایا پشکنینی پێویستیان بۆ کراوە پێشۆی بیانگەڕێنەوە ناو کەسوکاریان؟ بەڵێ کاتی تۆ سەرجەم بینەرانیش باشە خۆتان ئاماژەتان پێکرد کە ئەم قوتابیانە کە 139 قوتابی بوون لە وڵاتی قوبرس تایبەت گەڕێنرانەتەوە واروەها 14 ڕۆژ بوو کە کەرەنتین کرابوون لە چەند هۆتێلی تایبەت لە 4 هۆتێل کە بە جیاواز کەرەنتین کرابوون و بێگومان پشکنینی تایبەتیشیان بۆ ئەنجامدرا لەسەر نەخۆشیەکە وە تا ئێستا کە ئاماژەیان بۆ کرد لە ڕێگەی پشکنەکان سەرجەم نێگەتیڤ دەرچوون و ئاماژە بەوەش دەکەن کە بەشێکی زۆر لە قوتابیەکان ئەم شەویش بڕیارەکە شوێنی کەرەنتین و هۆتێلەکان بەجێ بێڵن ئەوەی کە بە شێوازێک بووە بە چاراستەیەک ڕۆژتۆ کەرەنتینەکانیان یەکەم من بەرپرستی خۆپەی سەرپەرشتیاری کەرەنتینەکە فەیزوڵا محەممەد وەردەگرم سەبارەت بە کەرەنتینەکان یا فەیزوڵا ئەم شەو کەرەنتینی ئەم قوتابیانە تاوا دەبێت بەس ئاراستەیەک ڕۆژت و پشکینەکان بەکوێ گەیشتن و ئایا ئەم شەو بەگشتی هەمویان دەنێرێنەوە ماڵەوە؟ بەڵێ سپاس ئامادەبوونتان دەکەم کە ئەمڕۆ لێرە ئامادەنا بەڵێ ئەو قوتابیە بەڕێزانە کە لە وڵاتی قوبرس گەڕانەوە ماوەی 14 ڕۆژە لە وڵاتی قوبرسەوە گەڕاینەوە ئێرە و هەر لە یەکەم ڕۆژیەوە کە هاتن بە هەموو ئامادەکاریەکی تەندروستی و پێداویستیەکانی ژیانیان بۆ ئامادە کرابوو لە وتێلەکان لە 4 شوێن مابوونەوە ژمارەیان زیاتر لە 390
قوتابی بەڕێز دەبن ئیمڕۆ چواردە ڕۆژی خۆیان تەواو کردووە بە دوو شێوەی تیمی پزیشکەکانمان سەریریان پشکنینی سەریریان بۆ کراوە لەلایەن لەژنەی پزیشکی پسپۆر و لەلایەن تیمەکانی کەشمانەوە کە تێستی سوابیان لێوە گراوە ڕەوانەی تاقیقای گشتی کراوە نەتایجەکانیان هەمووی نێگەتیڤ دەرچووە شکر بۆ خی گەورە ئیمڕۆ ئینشاءالله ڕەوانەی ماڵەوەیان دەکەینەوە ئۆتۆمبیلی تایبەتیشمان بۆیان ئامادە کردووە کە هەر یەکە و ڕەوان بکرێنەوە لە کۆی ئەم قوتابیانە کۆمەڵێکیان خەڵکی دهۆکن هەندێکیان خەڵکی سلێمانینە هەندێک دەوروبەری شاری هەولێرن ئەویش ئۆتۆمبیلی تایبەتمان ئامادە کردە بۆ گەڕانەوەیان زۆر سپاس دەکەین حەز دەکەم کە نوێنەری قوتابیانیش وەرگێم قادر سورچی کە لەگەڵمانە بن بارودۆختان چۆن بوو لەو چاردە ڕۆژە کارنتینەکە چۆن بوو قوتابیەکان چ دەڵێن وڵی ئەلحەمدولیلا وەزعەکەمان زۆر باش بووە ئەو ڕۆژ تێستی فاسەکەمان گەڕاوە ئەلحەمدولیلا 390 قوتابی بوو هیچ حالەتێکی تێدا نەبوو هەمویان باش بوون ئەو شۆ دەگەڕێنەوە هەر کەسیان ئەوە پاسیان لە ڕێگای وەزارەتی تەندروستی و پارێزگاری هەولێرەوە هەر کەسیان ئەو ڕۆدەگەنەوە ماڵ و شوێنی خۆیان قسەکی تایبەتان هەیە بیکەن سەبارەت بە کارنتینەکە و ئەم شێوازەکە لەگەڵێوەدا وڵایی دەمەوێت لێرەوە زۆر سپاسی برادرانی وەزارەتی سەحە و دکتۆرەکان و هەموو کارمەندەکان بکەین کە شەو نخونیەکی زۆریان کرد بۆ ئێمە و دەستی ماندووبوونیان دەگوشین بە تایبەتی کاک فەیزوڵڵا بەرپرسی کەرنتیەکانی هەولێر شەو ڕۆژ لەگەر ئێمە بوو هیچ تەقسیریان نەکرد و خاوەن ئوتێلەکان و سوکریتیەکانوانش هەموو خەدامەتەکان هەموو باش بوون ئەلحەمدولیلا هیچ کەم و کورتی نەبوو دەمەوێت لەو شاشەی لە شاشەی ئێوە سوپاسی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی و وەزیری ناوەخۆ بەڕێز پارێزگاری هەولێر کە لە یەکەم ڕۆژەوە کە ئێمە لە قوبرس بووین لەگەر ئێمە لە خەت بوون بۆ ئەوەی ئێمە بگەڕینەوە وڵاتی خۆمان دەتانم پێت بڵێم ئێمە حکوومەتی هەرێم تاکە وڵات بوو کە داوای قوتابیەکانی خۆی کرد بەڕسمی داوای لە حکوومەتی تورکیا وەزارەتی خارجیەی بەغدای کرد کە قوتابیەکانی خۆی هەمویان بگەڕێنەوە باوەشی خاچی خۆیان هیچ وڵاتێک پێشی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو دەست پێشخەریە نەکرد هەتا ئێستاش بۆ زانیاری جەنابتان قوتابیەکی زۆر مایتەوە خەرکی تورکیەوە کە هەستا ئێستا نەگەڕێت قوتابیان قادر سوچی لەگەڵما بوو ئەوەی کە بینیتان ئەم قوتابیانە کە 390 قوتابی بوون لە قۆناغە جیاوازەکانی خوێندن لە وڵاتی قوبرس گەڕێنراوە چاردە ڕۆژ کەرەنتینیانکە بوو ئەم شەو بەتەواتی دەڕۆنەوە ها سەرجەم پشکنینەکانشیان بە نێگەتیڤ دەرچوو خواست بۆ هێرۆ مەولودی پەیام نێرمان لە یەکێک لە ئوتێلانی کە بەشێک لەو قوتابیانی لێ کوارنتین کرابوو سەرکەوتوی سپاس. ئامارەکان لە هەرێمی کوردستان و ئەو داتایانیان ئەو زانیاریانە کە بەردەوام دەگۆڕدرێ ئێمە هەموو شوێ لە کۆڤید-19ەوە هەوڵ دەدەین ئەو داتایانەتان پێ بڵین هەتا بەشێک لە ڕێگەی داتاکانیشەوە بتوانین یعنی ئەگەر بیرۆکەیەک هەبێ بزانین لە چ پارێزگایەک نەخۆشەکان زیاتر دەکات هەتاوەکو هاوڵاتیانی ئەو پارێزگایە زیاتر پابەندی ڕێنمایەکان بن لە ماڵەکانیان بمێنەوە تا ئێستا لە هەرێمی کوردستان ئەوەی کە تێستی بۆ کرابێ و پۆزتیڤ دەرچوو بێ 330 کەس بووە لە سەرەتاوە بەڵام لەم 330 کەسە تەنها 165یان ئێستا لای پزیشکەکان لە نەخۆشخانە خوێندراون بۆ ئەوی چارەسەر بگرن چونکە نیوەیان تۆزێک کەمتر 160 کەس تا ئێستا لە هەرێمی کوردستان چاک بۆتەوە و ژمارەی گیان لە دەستدانیش تەنها چوان حاڵەت هەبووە لە هەرێمی کوردستان ئەم ژمارەیە بە پێی پارێزگاکان لە پارێزگای هەولێر 169 توشببوومان هەبووە ینی بڵین هەتا ئێستا ئەو 169 کەسە 170یان ئێستا لە ناو نەخۆشخانەکانن چونکە ژمارەی چاکبوونەوەیان 52 کەسە لە پارێزگای سلێمانی ژمارەی ئەو کەسانی کە تا ئێستا لەوێ دەستنیشان کراون کە توشببووی ئەم نەخۆشە بوون 125 کەسە خۆشبەختانە تەنها 27 کەسیان لە ناو نەخۆشخانەکان ماون و 94 کەسیشیان چاک بوونەوە چوونەتەوە بۆ ماڵەوە بەڵام بەداخەوە 4 کەس لەو لە سنووری ئەو پارێزگایە جانی لەدەستداوە پارێزگای دووهۆک ژمارەکە 15 کەسە تا ئێستا 3 کەسیان ئێستا لە نەخۆشخانە ماون 12یان چوونەتەوە ماڵەوە پاش ئەوەی کە چارەسەریانەوە گرتو و تێستیان بۆ کراوە نێگەتیڤ و لە لای چوونەتەوە ناو کەس و کارەکانیان پارێزگای هەڵەبجە کە لە سەرەتاوە ژمارەکەی زۆر کەم بوو ئێستا بۆ بە 21 کەس 19یان لە ناو نەخۆشخانەن ئێستا لە ژێر چاودێرین و چارەسەر وەردەگرن و 2 کەسیشیان چاک بۆتەوە ئێمە ئەم شەو لەگەڵ پارێزگاری هەڵەبجە قسە دەکەین دەربارەی بارودۆخی ئەم پارێزگایە بزانین هەڵەبجەی شەهید لە چوو دۆخێکدای ڕێکارەکان چییە پاشەوەی کە ئەم داتانە ماوەگر ڕاستەوخۆ بە ڕێزیان میوانداری دەکەین ئەمە
بە جۆرەی ئەو ژمارانە بوو کە لە هەرێمی کوردستان هەر چوار پارێزگاکە. کەرکووکی خۆشەویست ئەم شەو بە هەمان شێوە ڕۆشنایی دەخینە سەر زانیاریەکان تایبەت بە کەرکووک بزانین بارودۆخی کەرکووکچی ئەویش لە ڕێگای ئەوەی کە بەڕێوەبەری گشتی تەندروستی ئەو شارە دەدوێنین لە بەشێکی بەرنامەکەماندا. بەڵام ئامارەکانی سەرەتا بابزانین تا ئێستا لە کەرکووک 29 کەس توشبوو هەبووە، لەم 29 بەداخۆ دوانیان گیانی لەدەستداوە 11 حاڵەتیان لەو 29 ئێستا لە نەخۆشخانەکانن چونکە 16 حاڵەتیان چاک بۆتەوە. کەواتە لە کەرکووک وەکو شارێکی کوردستانی یەکەم شار بوو، یەکەم پارێزگا بوو کە کۆرۆنای تێدا سەری هەڵدا و ژمارە چاکبوونەوەکانیشی لە خوا بەزیابێ بەرزە. ئێستا ئێمە بە بڕۆینە هەڵەبجە. دەمەوێت ڕاستەوخۆ لەگەڵ گفتوگۆ لەگەڵ بەڕێز کاگازات تۆفیق بکەین کە ئەو بەڕێزیان پارێزگاری هەڵەبجەی شەهیدە. کاگازاتیان ئێوارە باش ماندوو نەبن، حەزمان لێ بوو هەڵەبجە بەسەر بکەینەوە لە ڕێگەی باش سەرکەوتوو بن. بزانین بارودۆخی پارێزگاکەمان پارێزگای هەڵەبجەی شەهید لە چه دۆخێکدایە. سپاس بە بەڕێستان بەناوی خوای گەورە میێرەبان. خۆتان نەزان ئەم ڤایرۆسە کە لە کۆتایی ساڵی پێشواتە لە سیوێکی 12 لە وڵاتی چین سەریێڵدا دوای گۆزرایە بۆ وڵاتانی ئەوروپا و ڕۆژهڵاتی ناوەڕاست و تان کۆماری ئیسلامی ئێران و تورکیا و عێراقی دەوڵەتی مرکزی خۆشمان عێراقی فیداڵیش لێ بێبەری نەبوو تا گەشتە هەرێمی کوردستان. ئێمەش وەکو هەرێمی کوردستان تا 27 مانگ واتە پارێزگای هەڵەبجە خۆشبەختانە لەو وەباە با بڵین کەمترین توشبوونمانە بوو کە ڕێژەکەی سفر بوو. لە دوای 27 مانگەوە وردەوردە لە هەڵەبجەش با بڵین نیشانەکان دەرکەوتن. ئێستا ئێمە 19 کەسمان بەپی گرافیکی بەرەشان کردوێتی با بڵین لەژێر عیلاجان کە پێم وایە پێنجیان سمپڵیان لێوەرگیراوە و ئینشاڵڵا چنەوە شوێنی خۆیان ئەوانی کەش وەزئی ئامیان بە گشتی باشە. دیارە خۆتان نەزانن هەڵەبجە ئەو ڕێشورانی کە جیگیرێتە بەر ئەو ڕێشورانن کە لە هەولێریش و لە سلێمانیش و لە دۆچیش. خۆتان نەزانن وەزارەتی ناوخۆک مەرجەئی یەکەم چەندین بەیانی لە ژمارە 20 بۆ 26 هەیە و ئێمە پابەندین و وەزارەتی تەندروستی کە هەدەفی یەکەم و ئەخیری بریتیە لەوەی کە سەلامەتی خەڵک ئاسایشی تەندروستی خەڵک پارێزی بکەین بە نەواتی ئیشەکانمان کردوێتی و ئێمە بێسەر جەمڕێنمایەکانی جێبەجێ بکەین جێبەجێمان کردووە. دیارە هەش بڕیارێک کە لەسەرەوە دێت بە دیراسەکردنی واقعی اقتصادی شارەکەمان محافظەکەمان واقعی کللتوری ئێمە پابند دەبین پێوەی وەتوانیمانە ئەوەی تا ئێساکی لەسەر شانمانە بە سوپاسێکی زۆرەوە بۆ کۆمەڵانی خەڵک لە پارێزگاکەمان لە پۆلیس لە ئاسایش لە تیمەکانی قایم قامیت لە ئاتوشۆ تان لە برادانی کشتتوکاڵ و ڤێتەرنەری و ئەوقاف وەتان لە برادانی کارەبا و شارەوانی لێوەرە بۆ پێشمەرگە بۆ پاسەوانی سنوور کە کارێکمان کردووە بتوانین ئەو ڕێشورانی کە پێویستە بگیرێ لەبەر کە کەمترین بەریەکەوتن بێ کەمترین کۆنتاکتێ لە نێوان کۆمەڵانی خەڵکە پیادە بکەین. بەڵێ کاک ئازاد پارێزگای هەڵەبجە پارێزگایەک بوو لە ڕووی ئیداریەوە نوێ بوو لە ژێرخانی تەندروستی و ژێرخانی زۆر دام و دەستگای هی ئەوە نەبوو ئێستا پەتایەکی وە بەڵام چی بکەین حاڵەتەکە تازە دروست بوو. چۆن مامەڵەتان کرد لەسەر لەگەڵ ئەو بارودۆخەدا و ئایا حکوومەتی هەرێم بە گشتی و پارێزگای سلێمانی چۆن پاڵپشتی دەستە خوشکەکەی کرد؟ ئێمە یەکەم سپاس بۆ حکوومەتی هەرێم برایانمان لە ئەنجومەنی وەزیران بە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمەوە بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمەوە بەڕێز هەردوو وەزیری ناوخۆ وەزیری تەندروستی و تا سەر جەم ڕەفیقەکانیان لە وزارەت وەجێی خۆیەتی لێرە پڕبەدڵ سوپاسی برای بەڕێزم کاک دکتۆرە ڤاڵ برای بەڕێزم کاک دکتۆر سەباح هەم لە پارێزگای سلێمانی و هەم لە بەڕێوەتی تەندروستی سلێمانی بکەم کە بەڕاستی لە ڕووی مادی و معنەویەوە لە یەکەم ڕۆژهاوکاری ئێمە بوون. وەجێی خۆیەتی سوپاسی تیمەکانی تەندروستی خۆمان تیمەکانی قایم قامیت بکەم. خۆتان نەزانن حکوومەتی هەرێمی کوردستان بجێی بۆ سەرجە محافظەکان و حتا بۆ ئیدارە سەربەخۆکان دابین کرد. ئەو بجێی کە بۆ ئێمە هاتووە ئەگەر $100 بێ ئێمە نزیک بە $80مان بۆ پرۆسەی تەندروستی سەرف کردووە و خێرخوایان هاتن لە 15 مانگا واتە ڕۆژێک پێش ساڵیادی چیمیا بارانی هەڵەبجە کە 16 سەیە هاتن لە سەعات 10 بەیانیەوە بۆ لای ئێمە بتوانیمان بە هاوکاری هەم بەڕێز جێگری محافظ هەم بەڕێز تیمەکانی هەندەسی خۆمان هەم بەڕێز تیمەکانی تەندروستی شوێنیان بۆ دابین بکەین و خەستەخانەیەکی 64 بێدی کە دوێنێ خەستەخانەکە شۆراوە ئەمڕۆ تەسلیم کراوە ئەتوانین تا ڕۆژی جومعە کە ئەکاتە ماوەی 1 مانگ ئەگەر ڕۆژی پێشەمە 16 مانگە بیکەینەوە واتە ئەوان کەمتر لە مانگێک
بە 29 ڕۆژ بە 30 ڕۆژ توانیوانە خەسەخانەیەک بۆ ئێمە دابین بکەن جێخۆیەتی سوپاسیان بکەین و تەقدیریان بکەین و ئێمە توانیمانە بەو بڕەپارێش کە بۆ بەشی تەندروستی بەکار هاتووە و ئەو هاوکاریانەشی کە مەحافەزەی سلێمانی بەڕێز دکتۆر هەواڵ و دکتۆر سەوا پێشکەشیان کردوین زایدەن تەمی لە مادیکەی خۆمان کارێکمان کردووە جێی تەقدیر بین لای کۆمەڵانی خەڵک تا 27 مان خۆتان زانن هەڵەبجە ڕێژەی توژوان سفر بوو دوای خۆزانی بەریەکەوتن ڕوئەدا کۆماری ئیسلامی بە نسبەت ئێمەوە کە مەحافەزەکەمان 107 کیلۆمەتر بە مەحافەزەی کرماشان واتە بە قەزاکانی پاوە و جوانڕۆ و ئەمانەوە بەندە تا ڕادەیەک هاتوچۆ هەبووە پێش ئەوە بۆی بەڕاستیەوە تەسیرێکی سلمی لە ئێمە کرد هیوادارین و هیواخوازین ئەوانی کە توش بوون ئەلحەمدولیلا شکر چوون تۆ ماڵ و بناڵی خۆیان کە سوکاری خۆیان چاک بنێتەوە ئەمانی کەشیان بەنزیکترین کات بچنەوە ناو ڕێوشێنی ماڵ و بناڵ و کە سوکاری خۆیان. کاگازادیان ئێوە لە ژووری ئۆپەراسیۆنی خۆتان تا ئێستا چه بڕیارێکتان داوە بە تایبەتی کە وەکو خۆت ئاماژەت پێکرد ئێوە هەمیشە وەکو چەند پارێزگایەکی تریش وەکو سلێمانیش وەکو هەولێریش ئەو سنوورە بەربڵاوە لەگەڵ ئێرانە هەیە کە ئەگەری ئەوە هەیە خوا نەخواستە ئەگەر بە ڕێگەی قاچاقیش بێ ئەو بەرێکەوتنە هەبێ ئێوە چۆن بڕیارتان داوە لەم لەحزەیە ئایا ڕێو شوێنەکان بەرەو توندی دەکەن یان چاوەڕێی بە هەمان ئەو ڕێکارانە دەکەن کە لە وەزارەتی ناوخۆ دەردەچێت؟ ئێمە سەرباری ڕێنمایەکان و بڕیار و بەیانەکانی وزارەتی ناوخۆ کە ئەوە بە حرف جێبەجێەکەین خۆمان خصوصەتی شارەکە و خصوصەتی کللتوری منتیقەشمان لە بەرچاو گرتووە بۆیە لەگەڵ هەموو بەیانێکە و پێش بەیانیش ئێمە زۆر جار کۆبنومان کردووە من لە بەڕێز کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانە حزوری هەر چوار محافەزەکە بوتم پێشەوەی حکوومەتی هێرێم هەردوو مەرزی تەیەڵۆ و پشتە دابخا ئێمە دامان خستە بوو وتیان دەست خۆش واتە ئێمە خصوصەتەکە لە بەرچاوەگرین کە بادەم بە حدودی ئێرانەوەین بە 170 کیلۆمەتر ئەبێ تند و تۆڵتر و قایمتر خۆمان ئامادە بکەین بۆیە ئێمە نەک پۆلیس نەک پۆلیسیات و چۆ نەک ئاسایش نەک پاسەوانی سنوور بگرە پێشبەرگە و خەڵکی گوندەکانیش هاوکارمان لەبەرەوەی هاتوچۆ بەریەکەوتن نەبێت بۆیە ئێمە لە ژووری ئۆپراسیۆنی خۆمان دوای هەموو بەیانێک و پێش هەموو بەیانێک کە حکوومەت یێرێم دەریەکات ئێمە کۆبری خۆمانەکەین و جوابی ئەو بەیانە بەوە ئەدەینەوە کە هەموو بڕیارەکان جێبەجێکەین و خصوصەتی بەرچەقە لە بەرچاوەگرین مەسەلەن ئێمە لە منتیقەی هەڵەبجە شوێنێکی کوشت و کاڵی زۆرمان هەیە خەڵگە ڕوا بۆ لەم کاتە کە فەسڵی باخ و باغداری و تۆچاندن و ئەمانەیە ئەڕات بۆ گاوداری دوو لە ڕووی بەڕێستان ئەڕوا بۆ پرۆژەی هەنگی پرۆژەی دەواژنی ئەڕوا بۆ بەیتی پلاستیکی ئەمە پێویستە ئێمە کار ئاسانی بۆ بکەم ناکرێت بڵم 12 شەو بڕۆی ئیسفادە لەوە ناکە ئەڵێن پێنجی بەیانی تاشتی بەیانی بۆ هەیە دەرچی بۆ شوێنە کەچی بۆ شوێنی ئێواران لە 4 بۆ 6 بگەڕێنەوە یان ئەو شەوە لە باخەکەی خۆت کە خانوویکی بشورەت هەیە ئەمێنیتەوە دوو ڕۆژمێنەوە سبەی ئەوانە سەعاتەوە لەوەرەوە ئێمە بە حسابێ بکەین ئێمە لە بەروی هەڵەبجە زۆرترین نانەواکان و سەمرخانەکان ئەکەوێتە مرکزی شارەکە هەموو نانەوە و سەمرخانەکانمان لە سەعات یەکەوە داخستەوە واتە لە 5 و 6 بەیانیەوە توانی بیکاتەوە تا یەک بۆ حتا سەیدەریەکانی ناوبازارش بێژگەوەی کە خەفە لە دامەرخستەوە بۆ و قەسابەکانیشمان داخستووە لەبەر ئەوەی کەسێک نییە بۆ ناو بازارەکە بڵێ بە ناوی گۆشتکردنەوە بە ناوی خەسا سەردانی سەیدەلی و سەمرخانەوە بۆیە بەڕاستی تاکوی ئێساچیە بە هاوکاری یەکەمی کۆمەڵانی خەڵک لە شارەکەمان پابەندی هاتوچۆ و قەدەغەکردنی با بڵین هاتوچۆ و ڕێک ڕۆشن و ئەوانە بوون سەرباری ئەوەشی کە منتیقەوە گوتم کشتتوکاڵی و ئەبێم وەرەقیان بۆ بکەین دەچێت بۆ باغداری دەچێت بۆ گاوداری دەچێت بۆ پرۆژی دەواژنی دەچێت بۆ پێدی پلاستیکی دەچێت بۆ با بڵین ئەوانی کە ڕەبتی بە کشتتوکاڵ و پرۆژەکانەوە هەیە ئێمە باشمان هێناوە ئەمە جێی سوپاسی کۆمەڵانی خەڵک جێی خۆیەتی کە سوپاسیان بکەین و تیمەکانی قایمقامێت تەندروستی ئاسایش پۆلیس پاسەوانی سنوور حتا شارەوانی و ئەوقاف و کارەبا و کشتتوکاڵ ڤێتەرنەریش لەگەڵمانە هاوکار بوون بۆیە بەڕاستی ئێمە چاوەڕوین تا 16 مانگ تاکو ئەمڕۆ کە بەیانی 13 و 14 وەزعەکەمان هەر بەم شێوە ڕاگرتووە هیوادارین لە 72 ساعتی داهاتوە ئەو بڕێرانی حکوومەتی هێرێم کە دەیدات بڕیارێک بێت دیارە حکوومەتی هێرێم یا وزارەتی ناوخۆ بە تەسیری وزارەتی تەندروستی و بە لێکۆڵینەوەیکی مەیدانی و زانستیانە لەسەر عەدەدەکان و ژمارەکانی توژوو بڕیار دەدا بڕیارێک بدات کە ئێمەش بتوانین دەستکراوەتریمان تیاابێ بەڵام یەک حقەتەیە بەمان بیزانین سەلامەتی و ئاسایشی تەندروستی تاچی و کۆمەڵانی خەڵکی کوردستان لە پێش هەموو کار و کردەوەیەکەوەی بەڵێ کاک ئازاد جەنابەت پێشەوەی ببی بە پارێزگار ئێمە دەمان ناسیت کە کەسێکی نووسەر و ڕۆشنبیر و سیاسی بووی ئەگەر ئێستا پارێزگار نەبووی تا چیت لەسەر کۆرۆنا ئەنووسی یان ئێستا شێشتا مەجال ماوە ینی لە سەر ڕای دەزام سەرقاڵی وەکو پارێزگار زەحمەتە مەجای ئەوەشت بە
بڕوا بکە یەک جملە بڵێم مزایدە نییە من فەخرێکی گەوری پێوەکەم حکوومەت هێرێم و یەکێتی نیشتمانی کوردستان و مەڵبەندی ڕێستەکەی منی تەرشا کردو بۆ پارێزگاری هەڵەبجە بەڵام بڕوات هەبێ بە گۆڕی هەموو شێران حەزەکەی مسە پارێزگار لەم لە بەرەوەی زیاتر بخێنمەوە لە بەرەوەی بنووسم کاکە من ناتوانم قسە بکەم ناتوانم مەقالەیەک بنووسم ناتوانم تەڕحێکی سیاسی بکەم ئێستا من لە بەرەوەی کاری من دەوڵەتداریە مادەم کاری من دەوڵەتداریە جێ من نییە قسە لەسەر لایەنێکی سیاسی یا سەرنجێک یاک ملاحەزەیەک بۆیە بەڕاستی واز دەکەم لای من هێشتا ئازاد نیم بۆ هیوادارم زووتری کات دەورەکەی خۆم بە سەرکەوتوی یەکەم بەیمەتی خوای گەورە دوم بەیمەتی ئەو تیمەی کە لەگەڵمایە بێنمەجێ و بتوانم بڕۆ بۆ ناو دنیاکەی خۆم کە دنیای ئەدەب و دنیای نووسین و دنیای فکر و دنیای بابلین قەڵەم و قەڵەمکاریە ئیشەڵا ئەم پەتایە تێدەپەڕێ و ئیشەڵا قەڵەمە میانڕەوەکەی تۆش بەردەوامە بێت چونکە زۆربەی نووسینەکانت بە شێوازێکی میانڕۆ بۆ بە شێوازی پێکەوەژیان و تەبایی بووە زۆر سپاس بۆ کاک ئازاد تۆفیق پارێزگاری هەڵەبجەی شەهید کە ڕاستەوخۆ لەگەڵمان نبووی زۆر سپاس بۆ تێبینی و زانیاریەکانت سپاس بۆ بەڕێستان سەرکەوتوو بن زانایەکی ڕووسی زانیاری مەترسیدار لەسەر کۆڕۆنا ئاشکرا دەکات و ڕای دەگەێنێت گریمانەی دروستبوونی ڤایرەسی کۆڕۆنا بە شێوەیەکی دەستکرد لە ڕاستیەوە دوورە و هۆشداری لە ئەگەری سەرهەڵدانەوەی شەپۆلێکی دیکەی ئەو پەتایە لە پاییزی داهاتوو دەدات. پرۆفسۆر کێرڵ شارشۆف سەرۆکی تاقیگەی ژینگەی ڤایرەسەکان و سنتەری پزیشکی بنچینەیی لە لێدوانێکیدا بۆ کەناڵی رووسیا لیۆم گوتی وێڕای ئەوەی هەڵسەنگاندنەکانی چەندین زانا و بەرپرسانی حکومی لەبارەی ئەگەری دروستبوونی ڤایرەسی کۆڕۆنای نوێ بە شێوەی دەستکرد بەڵام ئەو گریمانەیە لە ڕاستیەوە دوورە ڕوونیشی کردەوە گریمانەی بربڵاو بۆ دروستبوونی ڤایرەسی کۆڕۆنای نوێ دەگەڕێتەوە بۆ سەردەمی سەرهەڵدانی ڤایرەسە تاجیەکانی سارسکۆف مێرسکۆف کە لە ڕابردوودا کاتێک ژمارەیەک توێژەر دەستیان بە هەڵسەنگاندنی سەرجەم جۆرە ڤایرەسە تاجیەکانی ناو سروشت کردبوو. خۆشەویستان وەک ئاماژەمان پێکرد تا ئێستا لە کەرکووک 29 کەس تووشی ئەم ڤایرەسە بوون بەداخۆ دوانیان جانی لەدەستداوە بەڵام ژمارەیەکی باشی بەرچاویشیان چاک بوونەتەوە گەڕانەتەوە ماڵەوە بۆیە بابزانین بارودۆخی تەندروستی بارودۆخی ئەم شارەی کە ئێستا لە دەرەوەی ناوچەکانی هەرێمی کوردستانە و لە ژێر بەڕێوەبەتی ڕاستەوخۆی هەرێمی کوردستانە نییە بزانین ئەوێ بارودۆخی چۆنە بۆ ئەم مەبەستە ڕاستەوخۆ بەڕێز دکتۆر زیاد جەبوری بەڕێوبەری گشتی تەندروستی کەرکووک وەردەگرین. دکتۆر جان ئێوارە باش دەمانەوێ وەکو بەڕێوبەری گشتی ئەم شارە و وەکو پزیشکێک پێش هەموو شتێ هەڵسەنگاندنێکی بواری تەندروستی پارێزگاکەمان بۆ بینەرانی کۆڤید-19 بخەیتە ڕوو. بەناوی خۆی گەورە و میهرەبان لە سەرەتادا سڵاو بۆ کەناڵە بەڕێزەکەتان بۆ گرنگیتان بەم بابەتە و ئامادەبوون لەگەڵمان لە کەرکووک و سڵاو لە بینەرانی بەڕێز وەکو ئێوە دەزانن کەوا کەرکووک شاری یەکەمە کە تایدا توشبوو بە ڤایرۆسی کۆڕۆنا ڕاگەیەندراوە تاوەکو ئێستاکە 29 کەسمان توشبوو هەیە و هەروە 16 کەس لەوانە چابوونەتەوە و هەروەها 11 کەس تاوەکو ئێستاکە حکووک کەیس ماونەتەوە لە ژێر چاودێری پزیشکیدان و ئەوان چاودێری وەرەگرن و لە ژێر چاودێری پزیشکی پسپۆڕی وردا چاودێری دەکەن بە پێی پرۆتۆکۆلەکانی وەزارەتی تەندروستی عێراق و هەروەها نەخۆشخانەکانمان کراوەن لە بۆ بەبەردەوام بۆ وەرگرتنی هەر گومان لێکراوێک کە هەبێت. بەڵێ بەڕێز دکتۆر زیاد ئەگەر پێمان بڵێ پرۆسەکە لەوێ بە پشکنینەکانتان ئایا بە شێوەی هەڕەمەکی دەست پێ کردووە یان ئێوە بەس تەنها پشکنین بۆ ئەو کەسانە دەکەن کە خزمی ئەو کەسانن کە پێشتر توش بوون؟
بەڵێ وەکو بەڕێستان دەزانن تاوەکو ئەم چکە ساتە لە ڕۆژی یەکەمەوە ئێمە زیاتر لە 260 عینەمان ناردۆ بۆ بەغدا و هەمویان لە بەغدا لە سنتەری پشکنینی ناوەندی دێن و تاوەکو ئێستاکە هیچ پشکنینێکمان لە کەرکووک نەکرد چکە ئامێری PCRمان لێرە نییە و ئێمە هەموو ئەو کیتانی کە هەن لە ژێر چاودێری وەزارەتی تەندروستیدا ئەنجام دەدرێەوە تاوەکو ئێستاکە پشکنینەکان لە تاقیگەی ناوەندی لە بەغدا ئەنجام دەدرێت. دکتۆر جان ئەی نەبوونی ئەم ئامێرە کاری نەکردوتە سەر ئەوەی کە ئێوە نەتوانن وەکو پێویست فەحسی زیاتر بکەن تێستی زیاتر بکەن یان ئێوە ئەمە بەشێکە لە پرۆتۆکۆلی وەزارەتی تەندروستی عێراقی فیدراڵ کە پێویستە تەنها عینەکان بنێردرێتە بەغدا لەوێ پشکنینی بۆ بکرێ؟ بەڵێ وەکو بەڕێستان دەزانن کە ئێمە تاوەکو ئێستاکە هەموو ئەو پشکنانەی ئەنجامداوە لە بەغدا بووە و لە بەڕێوەبەتی تەندروستی کەرکووک بە هاوبەشی لەگەڵ هەندێک لە لایەنەکانی دیکەی کەرکووک ئێمە بە شێوەیەکی گشتی دەچینە هەموو ناوچە جیاوازەکان لە کەرکووک و ڕۆژانە ئێمە وەڵامدانەوەی ئەو داوانی کە لە بنکە تەندروستیەکانەوە بۆمان دێن ئێمە مەسحێکی مەیدانی دەکەین و هەموو ئەو کەسانی کە گومانیان لێکراوە سامپڵەکانیان وەردەکەن هەموو کەسانی کەەوە چ لە دەرەوە هاتوونەتەوە یاخود ئەو کەسانی کە لە پەیوەندیدا بوون لەگەڵ ئەو کەسانە دێهێنینەوە بەڕێوەبەراتی تەندروستی و بە هاوکاری لەگەڵ کەرتە جیاوازەکانی دیکە ئێمە دەست دەکەین بە وەرگرتنی هەموو کەیسەکان لەو کەسانی کەوا لە پەیوەندیدا بوون ئەو کەسانشی کەوا پۆستەکانیان پۆزتیڤ هاتۆتەوە وەکوونیەتی جا. بەڵێ بەڕێز دکتۆر زیاد جبووری دەمەوێت بزانم ڕنگدانەوەی هاوڵاتیان ئایا بە شێوەیەکی گشتی هاوڵاتیانی دانیشتووی پارێزگای کەرکووک پابندن بەو تعلیماتانی کە ئێوە دەریەکەن ڕۆژانە و کە لە ڕێگەی ژووری ئۆپەراسیۆنی ئەو پارێزگایەوە دەرەچێت هەڵسەنگاندنتان بۆ خەڵکی ناو کەرکووک چۆنە؟ بەڵێ لایەوە شاراوە نییە کە لە هەماهەنگێک یەکجار زۆر لە کەرکووک هەیە لە ڕۆژ یەکەمەوە وەکو دەزانن کەەوە کەرکووک یەکەم پارێزگا بوو کەەوە قوتابخانەکانی داخست و خەڵکی وەڵامیان باشە بۆ ئەو ڕێوشەنان تەندروستیانی کە گیراوەتە بەر و خەڵکی هاتوونە و بەردەوام بوونە لە پشکنی خۆنە بەڵێ لە بەشێک لە ناوچەکانی ئێمە هەندێک لە کەرکووک هەندێک پێشلکار مان بینیوە بەڵام بە شێوکی گشتی توانین بڵین خەڵکی تا ئاسێکی بەرز پابند بوونە بە ڕێوشوینە ئەمنیەکان و ئەمڕۆکە شانەی قەیرانەکان لە کەرکووک کارێکی یەکجار زۆری ئەنجامدا و هەندێک لە حاڵەتی ڕیسپەر و ئیسtisناعاتی کردووە بۆ هەندێک خەڵکە ژیانیان پابندە بەکارکردن و هاتوچۆکردن و لە مۆڵەکان و لەوانەی کە لە سەرچاوە نەوتێ جیاوازەکان کار دەکەن و ئەوانە ڕێگە پێدراویان پێدراوە ئەوەی کەەوە ژیانی پابندە لەسەر چوونە دەرەوەی هەندێک حاڵەتی ڕیسپەر ئیسtisنا ئەنجام درراوە بەڵام بە شێوەیەکی گشتی دەبینین خەڵکی پابندە و هەروە هەندێک ئیسtisناعات بۆ کۆمپانیای نەوت و هەندێ و کارمەندانی تەندروستی و هەندێک لە دام و دەستگای مەدەنی کە ڕاستەوخۆ مامەڵەیان لەگەڵ خەڵکە هەیە وەکو بابەتی موچە و قوتی خەڵکی ئەوانەمان ڕێگە پێداون. بەڵێ دکتۆر زیاد کەرکووک خۆی پێکهاتەکانی جیاوازن چەندین نەتەوەی تێدا دەژی پێشترێ لەوانەیە مامەڵەکردن لەو شارەش لە کاتی ئاساییدا ئەرکێکی ئاسان نەبوو بێ ئایا کۆڕۆنا ئەم کێشانەی لە ناو نەتەوەکانی ئەو پارێزگایە یەک خستووە وەلا ناوە ئایا ئێستا خزمەتگوزاریە تەندروستیەکان بە یەک چاو پێشکەش بە هەموو نەتەوەکانی ئەو شارە دەکرێت؟ بەڵێ لە تانشارەوە نیە لەوەی کە دەستگاکانی ڕاگەیاندن لە کەرکووک ئامادەن و هەموو چکە ساتێک دەیگوازنەوە لە کەرکووک هاوکارێکی بێسنوور هەیە لە نێوان هەموو پێک هاتەکان و ئەمە شتێکی نایابە کە لە ڕێگەی شانی قەیرانەکانەوە جۆرێک لە هەماهەنگی و وەک پێک و کاکردن هەیە لە هەموو لایەکەوە لە هەموو ناوچە جیاوازەکانی کەرکووک هاوکاری و هەماهەنگی هەیە ئەم کێشەیەکە هەیە وەکوی و بەڕێستان
هەمووتان دەزانن لە یەکێک لە ژنەی ڕوبەڕووبوونەوەی قەرانەکان شوێنەکرایەوە بۆ ئەوەی کەەوە هاوکاری هەموو ئەو کەسانە بکرێتکەوە پێویستیان باوکاریە هەتا لە ڕێگەی کەناڵی ئێوەوە ئێمە سوپاسیان دەکەین کە ئاوا ئامادە بوونەوە و بەردەوام لە پەیوەندیدا بووینەوە ئێمە پەیوەندیدا بووینە لەگەڵ کەسانی بازرگان و بزنسمان و ئەو کەسانی کە لە دەرەوەی کەرکووک و لە دەرەوەی وڵاتن یاخۆ کەرکووک هەمویان بەیەکەوە هاوکاریان پێشش کردووە بۆ ئەوەی کەوە هاوکاری بگەنە هەر کەسێک کە پێویستێتی و ئامە شتێکی نایە بە دەبین دەکاتە جیاوازەکان بەبێ جیاوازی ئامادەیان پیشانداوە بۆ هاوکاریکردنی خەڵکانی خاوەن پێویست و لە پێشترش لە بابەتی نەخۆش ئەنفلۆنزا ئێمە هەماهنگگیمانە بووە ئەو کۆیەوە دەزان کە ئێمە لە بەڕێبەتی تەندروستی کەرکووک ئێمە ڕێنمایی لە پابندی لە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی عێراق دەکەین بەپێی ئەو بڕیار و ڕێنمانی کە لەسەرەوە بۆمان دێوە ئێمە بە کەرکووکمان دابەش کردەوە 5 کرد و لە کەرکۆک کەرتی 1 و 2 هەیە و داقوق هەیە و حەویجە هەیە و دبس هەیە ئەمانە 5 کەرتی جیاوازن و بە بەردەوامی وەڵامی هەموو ئەو داواکاریان دەنەوە کە لە بنکەی ناوەند لە کەرکووکەوە بۆیان دەڕۆت بەپێی ئەو پرۆتۆکۆڵێکەوە وەزارەتی تەندروستی عێراقی بۆمانی دەستنیشان کردووە. دکتۆر زیاد دەمەوێت پەیامی تۆ وەکو بەڕێوەری تەندروستی کەرکووک بۆ ئەو هاوڵاتیانەی کەرکووک کە ئێستا لە دیار شاشەی ئێمەوەن پەیامی تۆ بۆ ئەوان چییە؟ ئەو بەشێک لەو هاوڵاتیانی کە پابند نەبوون ڕێنمایی نوێ چییە؟ چۆن چیان پێ دەڵێ ئێستا؟ بەڵێ سەرەتا من سوپاسی خەڵکی کەرکۆک دەکەم خەڵکی کەرکۆک بەڕاستی زۆر سوپاسیان دەکەم چونکە پابند بوونە بە قەدەغەی هاتوچۆ وهروەها دووەم سوپاسی ئارامگرتنیان دەکەم و داوایان لەکەم زیاتر ئارام بگرن و پابند بن بە قەدەغەی هاتوچۆ و پابند بن بە هاوکاریکردنی شانەی قەیرانەکان وەکو ئێمە ڕامانگەیان هەموو ئەو حاڵەتانی کە ئێستا تۆما کراون بە کڕۆنا ئەو خەڵکانن کەوا لە دەروی وڵات گەڕاونەتەوە یا ئەو خەڵکانی پەیوەندیان لەگەڵ ئەو گەڕاوانەیە هەبووە کە یا کۆبوونەوەیان دروست کردووە لە شوێنێک لە شوێنەکان لە بۆتە هۆی بڵاوبوونەوە یا لە تەعزیە یاخود لە شوێنی کۆبوونەوە و شایی و هەڵپەرچە بووە بۆیە ئێمە داوا لە خەڵکی بکەم پابند بن بە ڕێنمایەکانەوە هەندێکی دیکە زیاتر ئارام بگرن و پابندی قەدەغەیان جۆبن و هەروە خۆیان بپارێزن بە هەموو شێوازێک خۆیان بپارێزن ئێمە بە بەردەوامی لە بمکەی تەندروستی کەرکووک و لە بەڕێوەبەتی گشتی ئامارەکان بڵاو دەکەینەوە و زانیاریەکان هەموو بەردەوام بڵاو دەکەینەوە بۆیە هەموو کەرتە جیاوازەکانی تەندروستیش پابندن بەو ڕێنمایانەی کەوا کردومانە داواکارین هەمومان بە ئارامی ئەم نەخۆشیە تێپەڕێنین. دکتۆر زیاد جبوری بەڕێوەبەری گشتی تەندروستی کەرکووک سوپاس بۆ هەوڵەکانتان دەستان خۆش بێ سەرکەوتوو بن. شكرا لكم ولمشاهديكم ولقناتكم الموقرة أخي العزيز. بێگومان لە پارێزگایەکی وەکو کەرکووک کە هاوڵاتیانی دانیشتووی ئەم شارە کە بەشێکی زۆریان کوردنشینن پێم وابێ ئەوان دوو ئەرکی یعنی بڵین دوو ئەرکیان هەیە جگەلەوەی کە ئەرکی سەرەکی هەموو هاوڵاتیەک لە سەرتاپای جیهاندا ئەوەیە کە لە ماڵەکەی بمێنێتەوە نەهێڵێ ئەم ڤایرەسە بگوازرێتەوە بۆی خەڵکەکانەکە بۆی مرۆڤایەتی لەدەست ئەم ڤایرەسە نەجاتی بێ هاوڵاتیانی کەرکووک و بە تایبەتی هاوڵاتیانی ڕەسەنی ئەو شارە واتە کە زۆربەی زۆری کوردەکان و نەتەوەکانی تریشە ئەمان کە بیانەوێت ئەم پارێزگایە ئەم شارە ڕۆژێک لە ڕۆژان بگەڕێتەوە باوەشی هەرێمی کوردستان و هەروەها وەکو پێویست خزمەت بکرێن ئەوان ئەرکێکی تریان لەسەرە کە ئەبێ زیاتر پابند بن تاوەکو ئێمە قەت حەز ناکەین کەس گیان لەدەست بدا بەڵام زۆر زیاتریش ئیسرارەکەین لەوەی کە هاوڵاتی خۆمان کە خەڵکی خۆمان لەوێ زۆر زیاتر پابند بێ بۆیە ئێمە لێرەوە داوایان لێ دەکەین تکایە ئێوە هاوکار بن بەمانەوە لە ماڵەکانتان بە خۆپارێزی تاوەکو ڕۆژی خۆش و داهاتووی باش
لەو شارەیە ببینین. دەگەڕێنەوە هەرێمی کوردستان لەگەڵ بەردەوامی قەدەغەی هاتوچووە لە هەرێمی کوردستان و پابەندی هاوڵاتیان بە ڕێنمایەکانی حکوومەت بەشێک لە هاوڵاتیانیش لە سنتەرەکانی بەخشینی خوێن هاوکاری ئەو نەخۆش و هاوڵاتیانە دەکەن کە پێویستیان بە خوێنە و خوێن دەبەخشن. هاوکات بانکەکانی خوێن کراون و هەوڵی نوێکردنەوەی خوێنی بانکراو دەدەن. وەرگرتنی خوێن وەکو سیستەمی خۆمان وەکو ڕێنمایەکانی کە دەبلێشێدانە وەکو بۆ خوێن وەرگرتن هەر وەکو خۆمان دەیکەین ئەوانە بەڵام هەندێک لە مەسەرەی لەبەر کۆرۆنا ڤایرس هەندێک خەتەواتی تر هاتە پێشان بەڕاستی وەی کرد تاڕادەیەک لە سەرەتا هەندێک گرفت و کێشەی بۆ دروستکردین ئەویش ئەوەیە کاتێک کە خوێن بەخشێ لەوانەیە خەڵکانێک بە قەڵەباڵغی لێ دروستکەن خۆتان دەزانن ڕێنمێک لە ڕێنمای هەر گرنگەکانی خۆپاراستن لە کۆرۆنا ڤایرس ئەوەیە ئەویشکەوە مەسافەی هەر کەسێک لەوەی کەسێشتر 6 پێ هەبی واتان نزیکەی 2 مەترێک هەبیتن. خوێنبەخشی بەڕاستی هەم بەڕووی جەستی خۆت باشە هەم کەسی تریش زوندوی دەکەی بە خوێنەکەی خۆت بۆ هیوادارم ئەو کەسانێکە خوێن دەیانێ خوێن ببەخشن دەتوانن بێن هێزە ئەمنیەکان ئاسانکاریان بۆ دەکەن کە کاتێک بڵێن ئەمە دەچێت خوێن دەبەخشن ڕێگریان لێ ناکرێت. من هاتم خوێن ببەم بۆ نەخۆشەکەم کە نەخۆشی دڵی هەیە قەستەرەی دڵی بۆ دەکرێت سوپاسی و کەسان دەکەم هاتنی خوێنی خۆیان دەبەخشێن کە نەخۆشی کۆرۆنا هەیە و ڕێ قەدەغەیە. دوای ئەوەی لە ڕێگەی علامەوەی ترداوامان لە خەڵک کردتەوانەی ئیتر هێزەمنیەکان و ئەوانەی ڕێگە پێدراو بوون بەڕاستی ژمارەیەکی باش ڕوانتێکردنی و لە کاتی ئێستادا خوێنبەخش بە گوێرەی پێویستەمانە و هیچ کێشەی دابینکردنی خوێنمانیە بۆ گشت مستەشفەکان و لێرەوەش دەمەوێ دڵنیایی بدەمە نەخۆشانی تەلەسیمیا و ئەوانەی شێرپەنچەی خوێنیانەیە کەەوە بەردەوام پێویستیان بە خوێنە ئێمە بەردەوام دەبین لە دابینکردنی خوێنبووان و هیچ کاتێک ئینشاءالله لێ ناگەڕێنکەوە ئەوان بێبەش بن لە خوێن و پێکاتەکان. خوێن تاوەکوی ئێستا ئەو مادەیە کە نەزانست نە هیچ زانکۆیەک نە هیچ نەخۆشخانەیەک نەیتوانیوە جێگرەوەی بۆ پەیدا بکە بۆیە سەرچاوی خوێن بۆ کەسێک کە پێویست بێ تەنها کەسێکی ترە ئیتر وابزانم ئەوەندە قسەیە زۆرمانە دەگەێنێ ینی ئەگەر کەسێک هەست بەو بڵین بەرپرسیارەتێ بکە کە بڵێ کەسێک لەوانێ ئێستا لەم زوڕوفەیە لەم بارودۆخەدا ئێمە ناکرێەوە لە بیرکەین چەندین کەس هەیە چەندین نەخۆشی و حاڵەتیان هەیە کە اعتیمادیان لەوە بووە بە مانگانە خوێن وەرگن یان دەرمانێکی تایبەت وەربگرن بۆیە هەندێک جار کە ئەگەر هاتو ئێمە زیاد لە حەد پابند بین و لە ماڵەکانمان بمێنین دەتوانین ئاسانکاری بۆ ئەوانش بکەن بگەنە خستخانەکان یان ئاسانکاری بۆ ئەو کەسانش بکەن کە دەچن خوێنیان دەدەنێ بۆیە ئەمە کارێکی زۆر مرۆڤانەیە و پێم خۆش بوو کە ئێستا بەڕێوەبەری ئەو سنتەرە ئاماژە پێدەکات دکتۆر وشیار کە دەڵێ خۆشبەختانە دەتوانین هاوکاری سنتەری تالاسیمیا بکەین سنتەری ئەو شوێنانە بکەین کە پێویستیان بە تایبەتی نەخۆشخانانی کە کەسانێکی تێدا پێویستیان بخوێنە ئەمە کارێکی زۆر مرۆڤانێ و پێم باشە هەموو ئەو کەسانی کە چەند ماوەیەکی زۆرە لە ماڵەوە دانیشتون ئیسراحەتێکی باشیان کردو خواردنی باشیان خواردو ئێستا لەوانەیە خوێنەکەشیان خراپ نەبێ توانن بچن ئێستا خوێن ببەخشن. دەچینە کۆریای باکوور دووپاتی دەکاتەوە تاوەکو ئێستا هیچ توشبوویەکی کۆرۆنای نوێیان لە وڵاتەکەیان تۆمار نەکراوە. ئەمڕۆ کیم جۆن ئون سەرۆکی ئەو وڵاتە لە کۆبوونەوەیەکدا لەگەڵ بەرپرسانی حکوومەتی وڵاتەکەی دووپاتی کردەوە کە هیچ کەسێک لە کۆریای باکوور هەڵگری ڤایرۆسەکە نییە. وێڕای ئەوەی کە زیاتر لە 500 کەسیان کوارانتین کردبوو گومانی ئەویان هەبووە کە هەڵگری ڤایرۆسەکە بن بەڵام ئەمڕۆ سەرۆکی کۆریای باکوور ڕایگەیاند
وڵاتەکەی خاوێنە. بێگومان کۆریای باکوور وڵاتێکی دابڕاوە لە ڕووی سیاسی، لە ڕووی ئابووری و لە ڕووی تەنانەت زانیاریەکان لەسەر ئەو وڵاتە بە شێوەیەکی وانین، ینی زۆر کەس هەیە زۆر شتی خەفایە و زۆر شتی شاردراوە لە وڵاتەیە کە تا ئێستا بۆ کەس ڕوون نییە. جیهانێک کە ژمارەیەکی زۆر خەڵک توشببووی ئەم ڤایرەسە بوو بێ، بۆ ئەمە شتێکە تایبەتە بە مرۆڤایەتیەوە. ئەوە نییە بڵین وەڵاهی فلان وڵات تیای بێڕەبی یان مەسەلەن فلان کەس تێدا نەبێ، ئەم شتە هەموو مرۆڤایەتی پێوە سەرقاڵ بووە، هەمووی تووشی کێشە بۆ لەگەڵەیە. بەڵام زۆر قسە و دیبیت هەیە لەسەر حاڵەتەکانی کۆریا کە هەموو ماڕۆژان لە سوشیال میدیا دەیبینین، بەڵام مەرج نییە ڕاست بن، بەڵام مەرج نییە ڕاستیش نەبن، چونکە جیهانێک کە تاوەکو ئێستا ملیۆنێک و ئەگەر ئێستا هاوکاران وەکو ئێستەپشانمان دەن ملیۆنێک و 827,284 کەسی دەستنیشانکراوی هەبێ کە دەڵێن دەستنیشان کراو، چونکە لە هەندێک وڵاتان لە هەندێک شوێن ئیمکانیەتی دەستنیشانکردنیان وەکو پێویستە و هەندێکی تریشیان ئیمکانیەتەکەشیان هەیە، بەڵام هەڵیان گرتووە تەنها بۆ ئەو حاڵەتانەی کە گومانی ئەویان هەیەیان کە داخڵی نەخۆشخانە دەبن کە پێویستیان بە هەناسەدانی دەستکردە بۆ ئەوەی پزیشکان و کارمەندەکانی لە کاتی چارەسەرکردنە بپارێزن. ئەجینا بڵێ بە شێوەی هەڕەمەکی پشکنین ناکرێت. بۆیە ئەم ژمارەیە کە دەڵێ ملیۆن 827,284 تەنها ئەو کەسانن کە پشکنینیان بۆ کراوە لە جیهاندا، لەوانەیە کەسانێک هەبن یەکمان زۆر زیاتر پشکنین کراوەکو لە هەرێمی کوردستانیش نزیک وا خۆی نزیک دەبێتەوە لە 16,000 تێست، بەڵام مەرج نییە هەمووی کە لێرە نووسراوە پشکنینیان بۆ کرابێ. بۆیە بە مەزەندەی هەندێک زانایان لەوانێت توشبووان بە تایبەتی لە وڵاتە ئەوروپیەکان، بە تایبەتی لە وڵاتانی کە بە شێوازێکی جیاواز لە وڵاتی ئێمە مامەڵە لەگەڵ ئەم ڤایرەسە دەکەن، لەوانەیە لەوێ زیاتر بوو بێ، بەڵام ئەو شتانەش هەمووی دەکەینە ناو ئەو پاکێجەوە کە دەڵێن دوای کۆڕۆنا کۆمەڵێک نهێنی و زانیاری تر دەربارەی ڤایرەسەکە و دەربارەی شێوازی مامەڵەکە ئایا ڕاست بوونە یان غەڵەت بوونە. بە شێوەیەکی گشتی ئەمریکا بەردەوامە لە قوربانیدان، بەردەوامە لە تێکچوونی بارودۆخەکە لەوێ لەبەر ئەوەی 542,000 و نزیکەی 25 کەس تووشی ئەم ڤایرەسە بوون لەوێ و ژمارەی مردوانیش کە دوایە باز دەکەین ئەمریکا ژمارەی مردوانیشی زۆر بەرز بووە. بە دەرەجەی دوو ئیسپانیا دیە کە 166,000 کەسە، لە ئیتالیا لە 156,000 کەسە کە ئێستا هەوکۆ لە هەواڵەکان ئەماژیان پێکردیە. فەڕەنسا پاش ئیتالیا ڕێژەی گیان لە دەستدان و توشبوون هێواش هێواش بەرەبەرە کەمە بێتەوە کە ئەمانیش بەڕاستی ئەوە بۆ ماوەی مانجێک دەبێت ئیتالیا بارودۆخێکی زۆر 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 خراپی هەیە. هەروەها ئەڵمانیاش نزیکەی 126,000 کەس و ئەوانەی توش بووە. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەو نەخشەی دەیبینن بریتە لە نەخشەی ئەوێ جەمسەری یان بڵین لای ڕۆژهەڵاتی ئەو وڵاتە کە لە ویلایەتی نیویۆرک ئەگەر دەست پێ بکەین لێرە بارستایی یان چڕی توشبوونەکە لەم ویلایەتە زۆر زۆر زیاترە، هەتا تەنانەت دەگاتە لای ویلایەتی فلۆریدا لە ویلایەتەکانی باکووری ڕۆژهەڵات حاڵەتەکانیان زۆر زۆرە وەکو دەبینین لە ناوەڕاست و لە باکووری ناوەڕاست تا ڕادەیەک پچڕە لەبەر ئەوەی بازنەکان بێ کۆنە نووساون، بەڵام بە هەمان شێوە لە ڕۆژ ئاواشی لە باکووری هەن لە باشووری کە بە تایبەتی ئەو شوێنەیە کە هەرچی هونەرمەندی بواری سینەما و هۆڵیوودە زیاتر لەم لای ئەمریکا دەژیان بڵین ئیش و کارەکەیان لەوێ کە ئەمانە ینی حاڵەتەکانیان زۆر زۆر زیاتر بۆ کە دوایی باسی زیاترەکەین چۆن لە ئەمریکا ژمارەکان و ئەوانە چۆن بەرز بۆ بە چه شێوازێک بوو تایملاینەکان چۆن بوو. تا ئێستا لە هەموو جیهاندا 113,031 کەس بەم ڤایرەسە
بڵین ناشرینە یان ئەم ڤایرەسە دژە مرۆڤایەتیە گیانی لەدەستداوە بە گوێرەی ئەم زانیاریانی کە ئێمە لە زانکۆی جۆنس هۆپکینز وەری دەگرین لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا کێ لە یەکەمی ڕیزبەندی وەگرتووە نزیکەی 20,000 کەسی لێ ئیتالیایە هەروەها ئیسپانیا فەڕەنسا بریتانیا بەڵام پێم وابێ لە ئەمریکاش ڕێژەکە خەریکە زۆر بەرزەبێتەوە و ژمارەی توشبووان لەوێش ژمارەی کە گیان لە دەستدان لە وڵاتە زیاد دەبێ لە ئەمریکا تا ئێستا زیاتر لە 2,600,000 پشکنین کراوە ئەو ژمارەیە کە تایبەتە بە پشکنینی ئەو وڵاتە ینی ئیمکانیەتی هەیە دەتوانێت 2,600,000 تا ئێستا 2,686,766 پشکنینی کردووە یعنی ئەمە ژمارەیەکی دەتوانین بڵین قیاسیە کە ئێستا وڵاتێکی وەکو ئەڵمانیاش دەڵێ من ئیمکانیەتی خۆم لە پشکنین زیاد دەکەم چونکە ئێستا ڕێکخراوی تەندروستی جیهانی وەکو لێرەش لە هەرێمی کوردستانیش جێبەجێ دەکرێت دەڵێ هەر پشکنین بکە هەر پشکنین بکە هەر پشکنین بکە یعنی بەردەوام ئێمە ئەبێ لە پشکنین بین بۆی ئەگەر هات و هاوڵاتی پابند بێ لە ماڵەکەی خۆی نێتە دەرەوە ئەگەر ئەوە هەیە زۆر بەمان پشکنین بکرێ پاژەوەی کە زۆر بەمان پشکنین کرا بێگومان ڕێکاری نوێ ئاسانکاری لەوانێ بێتە بەڵام هەتا نەزانین هەتا توانای پشکنینیش بۆ وڵات بۆ هەرێمێکی وەکو ئێمە ئەکید سنووردارە ئەکید ناتوانین وەکو ئەڵمانیا بکەین ئەکید ناتوانین وەکو ئەمریکا بکەین چونکە ئەوان لەوێ ئامێری نوێ و شێوازی نوێژیان هێناوە بەڵام لە هەموو ئەو حاڵەتانەی کە باسمان کرد چاکبوونەوەش هەیە ڕێژەیەکی باش لە خەڵک لە دنیای چاک بۆتەوە بەڵام ئەوانەی کە ئێستا لە نەخۆشخانەکان ماونەتەوە لە ئەمریکا پێم وابێ ئەمەیانە 82,809 کەس لە نەخۆشخانەکانی ئەو وڵاتە ئێستا ماونەتەوە و باقیەکەی تر لەو ژمارەیە ینی لە دەرەوەی نەخۆشخانە ئەمریکا حاڵەتەکەی بابزانین چۆن دەستی پێکرد تایملاینەکەی چۆن پیشاندرا لە کۆتایی مانجی لە مانجیەکی بڵین ئەم ساڵەوە لە سەرەتای مانجیەکە کە ئەم ڤایرەسە دەستی پێکرد لە ئەمریکا تقریبان کێرڤەکەیان بە شێوازێکی ینی تا ڕادەیەک بڵین ڕازی بوون پێی بەو کێرڤە ینی ڕێژەی توشبوونەکە بەو شێوێنیە ئاساییە بەڵام لە ناکاو کاتێکیانزانی لە کۆتایی مانجی سێ کێرڤەکە بەرەو ئاسمان ڕۆیشت زۆر بەرز بووە زۆر بەرز بۆ زۆر بەرز بۆ هەتاوەکو لە ناکاو 5 ملیۆن کەس لەوێ دەستنیشان کران کە ئەم ڤایرەسیان هەیە ئەمە وای کرد کە پرسیارگەلێکی زۆر ئاڕاستەی سەرۆکایەتی ئەو وڵاتەش بکرێ وکو خۆمان نەزانین ئەم سەرۆکایەتیە لە ماوەی چەند مانجێگا پێویستی بۆیە دەستکا بە بانگەشەی هەڵبژاردن چونکە لە کۆتاییەکانی ئەم ساڵ دەبێ هەڵبژاردن و ئەنجام بدرێ و لە سەرەتای ساڵی نوێ سەرۆکێکی تازە یان ئایا ئەو دەمێنیان نامێنێ بێگومان ئێستا ئەو کێشەی بەرزبوونەوەی ژمارەی توشبووان و گیان لە دەستدان لەوێ لەوانەیە کێشەی سیاسی قورس بۆ ئەو حزبەش دروست بکە کە ئێستا دۆناڵد ترامپ نوێنەرایەتیەکە و سەرۆکایەتی ئەو وڵاتەی دەکات لە ئەمریکاوە ئەمجارە بۆ رووسیا بەهۆی ڤایرەسی کۆرۆنای نوێ لە رووسیا 25 ملیۆن گوڵ فڕێ دەدرێن لە باشووری مۆسکۆی پایتەختی رووسیا 25 ملیۆن گوڵی سروشتی فڕێدران ئەویش بەهۆی قەدەغەی هاتوچۆ و داخستنی بازار لە ماوەی هەفتەی ڕابردوو کە بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرەسی کۆرۆنا ڕاگەیاندرا بوو هاوکات خاوەنی باخچەیەکی بەرهەمهێنانی گوڵی سروشتی دەڵێت خەڵک لەو ماوەیەدا خواستی لەسەر کڕینی گوڵ نەبووە و بەشێک لە گوڵەکانیش پوکانەوە و لە ناوچوو بازیانەکان هەر لە گوڵ بێ گوڵەکان فڕێدەدرێن مهم وەیە مرۆڤایەتی سەلامەت بێ باس لە پرۆسەیەکی هاوسەرگیری لە سەردەمی کۆرۆنا دەکەینەوە بەڵام ئەم جاریان لە نەجەف نییە لە ئیتالیایە لە ڕۆمای پایتەختی ئیتالیا کە ئیتالیا ڕیزبەندی سێمی لە زۆری ژماری توژمان بە ڤایرەسی کۆرۆنایی نوێ هەیە لەسەر ئاستی جیهان تۆماری کردووە بۆ گوزاوەیە گوێ ڕایقەدەغەی هاتوچۆ بە یاوەری پۆلیسی شارەکە هاوسەرگیری دەکەن و ئەڵقەی خۆشەویستی دەگۆڕنەوە بەڵام بەبێ ئامادەبوونی خزم و کەسوکاریان کەس بۆی نییە بچێت بۆ ئەوی خەرەباڵغی و تێکەڵاوی دروست نەبێت تەنیا دوو کەس ئامادەی ئاهەنگەکە بوون
ئەوانش هاوکار و هاوڵی بووکێ بوون. بووک و زاواکەش لەگەڵ هاوکارەکە و قەشە و دادوەرەکەش تەواو پابەندی ڕێنماییەکان بوون و دەستکێش و دەمامکان بەستا بوو. دیارە لەگەڵ توشببوونی زیاتر لە 150,000 کەس و گیان لە دەستدانی نزیکەی 20,000 کەسی دیکە بە ڤایرەسی کۆرۆنای نوێ لەم وڵاتە، بەڵام هێشتا ژیان بەردەوام. بەڵێ ژیان بەردەوامە، بەڵێ ئەمڕۆ خوشک و براکریستیانەکانیشمان جەژنی ئیستەریان هەبوو، جەژنی هەڵسانەوە و ڤەژینی مەسیح هەبوو. ئەمە پێمان دەڵەیە کە سەرڕای ناخۆشیەکان، سەرڕای کێشە و گیر و گرفتەکان، سەرڕای ئەوەی کە پەتایەکی ئەوها یەخەی مرۆڤایەتی گرتووە، ژیان هەر ئەبێ بەردەوام بێ. بەشێکی بەردەوامبوونی ئەم ژیانەش ئێستا کەوتوتە سەرشانی ئێمە، ئەویش بەوەیە کە ئەبێ تەواو پابند بین، تەواو وا بڕیادەن کە ئێمە لەبەر ئەوە ناچینە ماڵەوە بۆی خۆشی زیاتر ببینین لە پاشە ڕۆژدا. ئێمە پابند دەبین هەموو لایەکمان بۆ ئەوەی تەندروست بین، دەبێ بەردەوام دەستمان بشۆین، لە ماڵەکانمان بمێنینەوە و تێکەڵاویش نەکەین و ئەگەر حەفلەیەکیش هەبوو وەکۆی ئیتالیا بەس 3 یان تا 4 کەس هەموو لایەکتان هەر تەندروست خواتان.